جەنگ لە قۆناغی یەکلایی کەرەوەدا کێ کۆنتڕۆڵی جەنگی لەدەستداوە. کەس شکستی خۆی ڕاناگەیەنێت. ئێستا بەرپرسی ناسراوی ئێرانی بە زیندوی دەگمەنە، بەڵام ئێرانیەکان بێدەسەڵات نەوەستاون و زۆرترین زیانیان لە ئەمریکا و ئیسرائیل داوە. چارەنووسی شەڕ گەیشتۆتە قۆناغێکی یەکلایی کەرەوە. ڕۆژانە میدیای ئیسرائیل هەواڵی کوژرانی فەرماندە ئێرانیەکان ڕادەگەیەنێت. لە ماوەی 19 ڕۆژی جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران تا ئێستا 17 بەرپرسی باڵای سیاسی و ئەمنی ئێرانی کوژرانیان ڕاگەیەندراوە. دوایین فەرماندەی کوژراوی ئێرانی وەزیری ئیطلاعات بوو. هەندێک سەرکردە و فەرماندەی دیکەی ئێرانی شارەنووسیان بە نادیاری ماوەتەوە. دیارترینیان ئیسماعیل قائانیە کە فەرماندەی فەیلقی سوپای قودسە. ئەوە جگە لە دەنگۆی برینداربوونی مستەفا خامنەئیش بە بەردەوامی بڵاو دەکرێتەوە. تەنها لە ڕۆژی یەکەمی شەڕدا 11 کەسایەتی سیاسی باڵا و فەرماندەی سەربازی ئێران کوژراون کە ڕێبەری وڵاتەکەشیان لە نێودا بوو. هێشتا ساڵێک تێپەڕ نەبوو بەسەر شەڕی 12 ڕۆژەی نێوانیان. لەو کاتەوە زۆرینەی سەرکردە و فەرماندە دیارەکانی ئێران کوژراون، چونکە ئەو کاتیش 11 سەرکردە و فەرماندی باڵای ئێرانی کوژرا. لە بەرامبەردا ئێران نەیتوانیوە فەرماندەکانی ئیسرائیلیان ئەمریکا بکوژێت، بەڵام توانیوێتی زیانی زۆری مادی لە دوژمنەکانی بدات. لە ڕۆژانی ڕابردوو هەواڵی نادیاری چارەنووسی سەرۆکوەزیرانی ئیسرائیلی لەلایەن ئێرانەوە بڵاو کرایەوە. لە ڕۆژی 18 شەڕەکەشدا ئەنجامدانی هێرشێکی بۆ سەریەکێک لە ئەندامانی کابینەی جەنگی ئیسرائیل ڕاگەیاند. وێڕایەوەی ئێرانیەکان بە موشک و درۆن و کردەی سەربازی تایبەت زیانی زۆریان لە دوژمنەکانیان داوە. بەڵام وەک هەمیشە ئیسرائیل دەنگۆکان فرامۆش دەکات و ڕێگاش نادات هیچ وێنە و ڤیدیۆ هەواڵێک لە دژی بەرژەوەندیەکانی بچێتە دەرەوە. ڕۆژانی یەکلای کەرەوە لە بەردەم هەردوو لایانی شەڕەکەدا کورد دەبێتەوە. ئێران چاوەڕوانی ڕاگررتنی شەڕەکەیە بۆ ئەوەی خۆی ڕێک بخاتەوە. ئەمریکا و ئیسرائیلیش چرکە دەژمێرن بۆ ئەوەی بە سەرکەوتنێکی شکلیش بێت، کۆتایی بە شەڕ بێت.